وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو وەزارەتە پڕبەرهەم و خزمەتگوزارەکەی حکوومەتی هەرێمی کوردستان دەرفەتی دامەزراندن و هەلیکاری بۆ دەرچوانی بەشە کشتوکاڵەکان لە کەرتی تایبەت ڕەخساندووە تا دەستگیرۆیی بکرێن لە دۆزینەوەی کاری تایبەت بە خۆیان. کە ئەم خولە تەواو بێت ناوەکان بە دەرەجەکانیان و بەپی ڕیزبەندی بەرزەکرێتەوە بۆ وەزارەتی کشتوکاڵ لەوێەوە ناوەکانیان جارێک تر ڕیزبەندی بۆ ئەکرێ بەپێی ساڵی دەرچوونیان بەپێی ئەو شیاندنی کە بۆیان کراوە ئەو کاتە ناوەکانیان بەپێی ئەو ڕیزبەندیەتەوانێ ئێمە هەچ پرۆژەیەکێت مۆڵەت تازە کاتەوانێ لە پرۆژەکانی ئاژەڵداری و پەلەوەر ئەو کاتە ئەبێت لەو کەسانە دانرێت وەکو سەرپەرشتیار بۆ پرۆژەکان ئەو کاتە ئێمە هەلی کار ئەدۆزرێتەوانێ بۆ ئەم پزیشکە ڤێتەرنەریانە کارمەندانی ڤێتەرنەری لەو بوارانەیە کە پسپۆڕی خۆیان. خوێندکارانی بەشداربووی خولەکان خۆشحاڵن پاش چەند ساڵ لە دابڕان و تاوکردنی زانکۆ دەگەڕێنەوە سەر کار و پیشەی خۆیان و هاوکاری دەکرێن بۆ سەرپەرشتیکردنی پرۆژە کشتوکاڵەکان. ئێمەکو قوتابیانی ڤێتەنەری سلێمانی زۆر خۆشحاڵین بە بڕیارە لەبەرەوەی پاش دابڕانێک دووبارە گەڕینەوە ناو کار و پیشەی خۆمان. ڕاستە ئێمە ناو بەناو بە شێوەی خۆبەخش بێریان هەر حەزمان کردووە کۆمەڵی زانیاری وەرگرین دەشداریمان کردووە، بەڵام ئێستا بە شێوەیەکی ڕسمی کە ڕاستە خۆ لەلایەن بەڕێوەبەرایەتی لایەن وەزارەتەکەی خۆمانەوە ئێمە زۆر خۆشحاڵین و بەدڵێکی زۆر خۆشەوە پێشوازیان لێکەین و ئامادە بووین. دڵنیا بووین لەوەی کە ئەم پیشەی ئێمە وەکو دکتۆری ڤێتەنەری وەکو بەشی کشتوکاڵ کە پیشەیەکی زۆر سەرەکیەوە ژێرخانێکی زۆر بەهێزە بۆ حکوومەت. دڵنیاشم حکوومەتی خۆمان بیری لەم بابەتە کردوتەوانێ و بۆیە بە پێویستی زانیوە کە ئێمە وەکو ڤێتەنەری و وەکو بەشی کشتوکاڵ کە دووبارە بچینەوە سەر ئیشی خۆمان. ئامادەکردنی هەزاران دەرچووی بەشە کشتوکاڵەکان بۆ سەرپەرشتیکردنی پرۆژە کشتوکاڵەکان لە تەواوی کوردستاندا کار و پلانی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوە لەلایەک دەرفەتی هەلیکاری زیاد کردووە بۆ دەرچوان لەلایەکی دیکەشەوە کشتوکاڵ لە هەرێمی کوردستان لە قۆناغێکی کلاسیکیەوە پێدەنێتە قۆناغێکی هاوچەرخ و زیادکردنی بەرهەمە ناوخۆیەکان. شاخەوان عەبدوڵڵا، کەناڵی کەرکووک، سلێمانی.